با خەڵکی کوردستان بزانێ بەدەسەڵاتی کوردستان بزانێ بەپێی دەستور کارێم زۆر هاوارەکە ئەڵێ من بەپێی دەستور ئەمەوێت تعامل لەگەڵا بکرێ بەپێی دەستور نەوتی لێسەنە بەپێی دەستور گومرشی لێسەنە ڕێ نەکەوێت لەسەر ئەم دووشتە ڕێ نەکەوێت لەسەر داهات لێ ئەسەنە کە من پێم خۆش نییە ئەمە زانیاریە باوازە قسە بکەم ئەڵێم لەسەر گومرگ لەسەر داهات ڕێکەوتن نەکا لێ ئەسەنن کە لێیان سند خۆی بەرپرسە ئەم دەسەڵاتە بەرپرسە ئێمەنی و من پێم ناخۆشە بە لێسەندن پێم خۆشە بە ڕێکەوتن و دڵنیاش بن ڕۆژێک دێ ئەم قسەی ئێمە وەردەبێتەوە بە بابەتی تر و ئیشی بێت و من لە خۆشمەوە نایڵم من تۆ جەناب پرسی زانیاری بەڵێ زانیاری باش بەڵێ زانیاری ئەمانە عاقڵ نەبن عقلی حکومڕانی کە من گومانم هەیە عاقڵ بن لەم بابەتە فریای وەزعەکە نەکەون ئێمە خەڵکی کوردستان زەرەرێکی زۆر گەورەکە لە نەتیجە ئەوەشە خەڵک دەی زەرەرەکە بۆیە با ڕێکەوتن بکەن پێش ئەوەی بچینە وەقتی زایە چۆن ئەلێرەوە بزەم لەو قەناتی جەنابەت بوو باسی ئەوەمان کرد ڕۆژی 11 باشە وتمان با بڕۆن ئەو یاسایی کە ئەم بەیانی یاسای کوردکردنەوەی کوردێنانی داراییەکە با بڕۆن بۆ بەقا ڕێکەوت دوای 27 ڕۆژ کتابیان کردو هەڵێ چێن ڕێکەوی چون بۆ بەخاتیان ڕێکەوتنی چی کاکتووە پێشتر بادی دای با میلەتی کورد ئاگادار بی هەمووتان شاهد بن ئەگەر هەرێم ڕێکەوتنی نەوتی ڕێکەوتنی گومرگ و داهات لەگەڵ بەغدانەکە ئەو بابەتانی بەدەستەوە نامێنێ کە من پێم خۆش نییە بەس بەدەستیەوە نامێنێ چۆن بە فەرزی قانون هات و شنگال و کەرکووک و کۆکوێی گرتەوە خانەقینی گرتەوە ئەوە ئەڵێ بە فەرزی قانون ئەچمەوانەوە فەرزی دەستوریشە نەقان ئەچم وەریەگرمەوە ئەبێم برادرانەمان تێ بگەن دوایی نەڵێ وەڵا هات و خەتای فلان و فلان بوو بەهان نهێت وەختی سپاردنی ئەوە نییە یعنی تۆمەتەکە نییە بیخیتە ئەستۆی کیە باوازە حسە بکەم لەگەڵتانە زۆر بە باشی نێنە پێشەوە کەس ناتوانێت ڕێ لە جێبەجێکردنی دەستور بگرێ هیچ هێزێک نە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەتوانێت نە هیچ نوێنەرێکی کورد دەتوانێت شتە بکە نەخۆشە توانای ئەوەت هەیە ڕێگری بکەیت وەرن ڕێکەوتن بکەن پێشەوەی کار لە کار بتراسی من حەزەکەم هەرێم خۆی ڕێکەوتنەکە بکە نەوەکو بە زۆر لێ بستان چکە لە ڕێکەوت ناتوانانی هەندێک مەرجی خۆت پێشکەش بکەی بەس کە لێیان سەندی بۆ هیچ مەرجێک باس بکەی